الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد. تەکبیر لێدان لە سونەتە گەورەکانی ئەم ڕۆژە پیرۆزانەیە. تەکبیر لێدان دوو جۆری هەیە، موتڵاق یان مرسەل. ئەوە هەر لەگەڵ دەستپێکی یەکەم ڕۆژی زیلحیجە لە دوای نوێژی بەیانی تا پێشی مەغریبی ڕۆژی چوارەمی جەژنی قوربان و تا 13 ڕۆژ ماوەکەیەتی. زۆرگوتنی ئەڵڵاهو ئەکبەر سونەتە لە هەموو شوێنێک و کاتێک، لە ڕێگا، لە ماڵ، لە مزگەوت، لە بازار، بە شەو و بە ڕۆژ، بۆ پیا و ئافرەت، هەروەک لە حەدیسی بوخاری هاتووە. دووەم موقەیەد لە دوای نوێژی بەیانی ڕۆژی عەرەفە تا پێش مەغریبی کۆتایی جەژنی قوربان، لە دوای هەموو نوێژەکان سونەت و فەرز بە تەنها و بە جەماعەت تەکبیر لێدان سونەتە بەم شێوەیە. الله أكبر الله أكبر الله أكبر، لا إله إلا الله. الله أكبر الله أكبر ولله الحمد.